هەموو کاتێکتان باش بینەرانی بەڕێزی شاشە ڕەنگینەکەی کورسات و ماڵەکەی هەمووان و بەرنامە پرزانەرەکەی خۆتان چارە لە دووەم مەڵقەی بەرنامەکەتانە دەربارەی کاریگەریەکانی هۆرمۆنی مێینە هاتینەوە خزمەتتان باس لە کاریگەریەکانی ئەم هۆرمۆناکەین لەسەر لەشی خانمان هۆرمۆنی مێینە توانین بڵێن وەکۆمە وایە شەکر یەکێکە لەو شتانەی کە چێژبەخشە شادیهێنە و هەروەها تام و چێژی ترە بە خواردنەوەکان کە لەگەڵا تێکەڵاوەکرێ لە دنیای نوێدا کەم خواردن یان خواردنەوە کە دروستەکرێت و شەکری تێدا نەبێ بۆ لەبەر ئەو تام و چێژەی کە شەکر ئەیدا بەو خواردانە و ئەو چێژەی کە مێشکی مرۆڤ لە شەکر وەریەگرێ هۆرمۆنی مێینە یاخود ئیسترۆجینێکێکە لەو بابەتانەی کە تام و چێژێکی تایبەتی ئەیە بە لەشی خانمان و ڕۆڵێکی گرنگی هەیە لە زیندە چالاکیەکانی لەشی خانمانە کاری سەرەکی ئەم هۆرمۆنە لە دەردانی کە لە ڕێگەی هێلکەوە دەرەدرێت کە لاڵقی پێشەوەمان باسکردن ئەوەیە کە لەشی خانمەکە ئاماژە ئانێرێ بۆی کە ئامادەیە بۆی کە بپیتێنرێ و هەروەها دووجانی دروست ببێ بەڵام جگە لە کاریگەری باشەکانی یاخود ئامادەکردنی یان ناردنی ئازبەوەی کە ئەم خانمە ئامادەیە بۆ مناڵ دروستکردن گرنگی و کار و ڕۆڵی تریشی هەیە لە لەشی خانمەکانە. ئیسترۆجین بە سێ شێوە هەیە گەلاڵقی بۆ پێشوومان باسکردن بەڵام لە هەمووی بەهێزترێت کە پێوترێت ئیسترادیۆڵ و ئێستا کەم لەسەر مۆدلەوەتان باسەکەم کاریگەری ئیسترۆجین بۆ لەسەر مێشکی مرۆڤ دوو کاریگەری زۆر گرنگی هەیە یاخود زیاتر لە دوو کاریگەریشی هەیە لەسەر مێشکی مرۆڤ کاریگەری هەیە لە سەر دروستبوونی یاد بە ئەوەی کە بەعربی پێوترێت زاکیرە ئەو کاتێک کە ئیسترۆجین لەشی خانمانە ڕێژەکەی بەرز و باش و سروشتیە و ئاکات کە یادەوەری و بیری خانمان بە باشی دروست ببێت و بیرکردنەوەیان باشتر بێت جگەلەوە ئیسترۆجین ڕۆڵێکی باشی هەیە لەسەرەوەی کە خانمان مەزاجێکی باشیان هەبێت و دڵخۆش بن و هەروە حەزیان بۆ نزیک بوونەوە لە ڕەگەزی بەرامبەر زیاتر بێت و ڕەزامەندیان لە کارەکەش زیاتر بێت سەرباریەوە ئیسترۆجین ڕۆڵێکی باشی هەیە لەسەرەوەی کە شەکرکێتە لەشی مرۆڤ شەکرەکە زیندە جالاکی تێکشکانی بەسەر بکات کە شەکریش خۆی لە خۆیدا خواردنی مێشکە بە مانایەکی تر شەکر زۆر کە مێشک بەکارێنەوە خواردن ئیسترۆجین ڕۆڵی هەیە لە سێلاوە لەسەر کارکردنی مێشک کە وەک بەمان باسکردن لە دروستبوونی یادەوەری لە مەزاجێکی باش و هەروەها لە بەکارهێنانی شەکر لە زیندە چالاکیەکانە جگەلەوە کە بۆم باسکردن ئەگەر بینە خوارەوە بۆ دڵ ئیسترۆجین کاریگەریەکی باشی هەیە لەسەر پاراستنی تەندروستی دڵی مرۆڤ بۆ لەبەرەوەی کە ئیسترۆجین واکات کە بڕی چەورە خراپەکان لە لەشی مرۆڤ کەم بێتەوە و بڕی چەورێ باشەکان لە بەرامبەر ئامازیاکە کە چەورە خراپەکان کەم بۆیەوە نیشتنی چەوری لەسەر دیوارەکانی دڵ کەم دەبێتەوە بەم شێوەیەش خانمان و پیاوانی ژەپارێزێت لە جەڵتەی دڵ و هەروەها لە جەڵتەی مێشکیشەوە هینەکەی مێشکدانێک تریشی چوە سەر ئەمە هەر لە کاریگەری باشەکانی ئیسترۆجینە جگەلەوە ئیسترۆجین کاریگەری باشی هەیە لە پێشجگەرە لە ناوچەی مەمکاکە مەمک بۆ خانمان و ئاکات کە توندی مەمکەکە و هەروەها گەورەبوونی قەبارەی مەمکیش دووبارە پەیوەندیدار و بەستراوەتەوە بە ئیسترۆجینەوە جگەلەوە ئیسترۆجین کاریگەریشی باشی هەیە لەسەر ئێسکەکانی مرۆڤ لەسەر ئێسقانەکانی مرۆڤ چجای ئەم ئێسقانی کە لەسەرە بێ ئێسقانی شان بێ ئێسقانی پەلەکان بێ ئێسقانی حەوز بێ واکە کام ئێسقانە پتەو بن بۆ لەبەرەوەی کە ئیسترۆجین یارمەتی ئەو خانانات کە ئێسک دروستەکەن باشە جگەلەوە ئیسترۆجین کاریگەریکی باشی لە زیندە چالەشەکانی هەرسکردنی خواردنە و هەروەها بۆتان باس بکەین کە لە ناوچەی کۆئەندامی زاوزە لەسەر ڕێخۆڵەکان دووبارە کاریگەری هەیە لە سەر زیندە چالاشی بە تایبەتی لەم ناوچەیە کە خۆی بۆ خۆی ئیسترۆجین لێرەوە دەرێدرێت لە هێلکەکان کە لە ناو هێلکەدانەوە دەرەچێ دەرەیرێ بەڵام لەسەر ناوپۆشی ڕەحمیش کاریگەری باشی هەیە لەسەر دروستکردنی خودی ناوپۆشی ڕەحم و لە یارمەتیدان بۆ دروستبوونی دووگیانی بەڵام لەگەڵەوەشە ئیسترۆجین ئەگەر بێت و زیاد لە بڕی پێویست بێ کاریگەری لاوەکی خۆشی هەر هەیە ئینفۆگرافیکێکی کورتە بینی دەربارەی کاریگەرە باشەکانی ئیسترۆجین و ئەگەڕێنە خزمەتتان بۆی کە باسیەوە بکەین ئەگەر خانمێک ئیسترۆجین لە لەشیان نەما یان کەم بۆیەوە چی لێ بەسەردێ و هەروەها ئەو هۆرمۆنانە چێکە دەکرێت وەکو جێگرەوە بۆ ئیسترۆجین بەکاربێنرێ بە تایبەتی ئەو خانمانەی کە لە تەمەنی لێچوونەوەیان یاخود لێچوونەتەوە هەندێک لەمانە لە تەمەنی سەر و 45 ساڵن هەندێکیان خوارد 40 ساڵن چیان بۆ بکرێ لەگەڵ دکتۆر چرۆ نەجمەدین هەمەوەندی کە پرۆفیسۆری یاریدەری ژنان و مناڵبوونە ئێنۆ خزمەتتان.
ئێسترۆجین یەکێکە لە هۆرمۆنە سروشتیەکانی لەشی مرۆڤ و ڕۆڵێکی گرنگی هەیە لە زیندە چالاکیەکان. جگە لە کاریگەریەکانی لەسەر جەستە، ئەم هۆرمۆنە کار دەکاتە سەر دۆخی دەرونی و یادی مرۆڤ. ئێسترۆجین بە هۆرمۆنی مێیەکی ناسراوە و سیفاتە دووەمیەکانی مێینە دروست دەکات، وەک گەورەبوونی مەمک و سووربوونەوەی پێست، ناسکبوونی دەنگ و فراوانبوونی حەوز. بەڵام ئەم هۆرمۆنە تایبەت نییە بە خانمان. لە نێرینە و مێینەدا هۆرمۆنی ئیسترۆجین هەیە و ڕۆڵی هەیە لە زیندە چالاکیەکانی هەردوو ڕەگەس. هێلکەدانەکان، جووتەگونەکان و ڕژێنەکانی ئەدریناڵین ئیسترۆجین لە لەشی مرۆڤدا بەرهەمێنن. سێجر لە ئیسترۆجین لە لەشی مرۆڤدا هەیە: ئیسترۆن، ئیسترادیۆل، ئیسترۆیۆل. ئیسترادیۆل بەهێزترین و چالاکترین جۆری ئیسترۆجینە لە لەشی مرۆڤدا. کاریگەریەکانی ئیسترادیۆل لەسەر لەشی مرۆڤ ئەمانن: ئیسترادیۆل گەشەی سروشتی ناوپۆشی ڕەحم دروست دەکات. گەر ڕێژەی ئیسترادیۆل لە سروشتی تێپەڕێتیان پرۆجیسترۆن ڕێگری نەکات لە زیادبوونی ئەگەری شێرپەنجەی ناوپۆشی ڕەحم زیاکات. ئیسترادیۆل قەبارە و چڕی شانەکانی مەمەک دەپارێزێ، بەڵام زیادبوونی هۆرمۆنەکە لەسەرەوەی پێویست مەترسی دروستبوونی هەندێک جۆری شێرپەنجەی مەمەک زیاکات. زیادبوونی ئیسترادیۆل لەسەرەوەی ڕێژەی پێویست ئەگەری ئازاری مەمەک زیاکات. بەردەوامی لەگەڵتانە لە گفتوگۆ زانستیەکان و وەرگرتنی زانیاری پزیشکی دروست لە پرۆفیسۆری یاریدەدەر دکتۆر چرۆ نەجمەدین هەماوەندی کە بە سوپاسەوە بۆ هەفتەی دووهەم ئەومان خستوەتە ئەرک و عەزێتەوە و لە خەرمانی زانیاریەکانی دەمانوێت شتێک وەرگرین. دووبارە سوپاس بۆ ئامادەبوونە. زۆر سوپاس بۆ ئێوە، سەڵاو لە بینەرانی خۆشەویست. دکتۆر، ئێمە لە ئەڵقەی پێشوو کە وەستاین دەربارەی ئیسترۆجین باسێکی زۆرمان لە سوودەکانی ئیسترۆجین کرد و لە گرنگی ئیسترۆجین کردووەمانە. ئەگەر زۆر کورت و پوختی بکەوەمان زانی کە لەگەڵ دەستپێکی سوڕی مانگانەیە کە بەشێشی گشتی جارە لە تەمەنی 12 ساڵ بۆ 14 ساڵ دەستی پێ کرد و ئێستا ئاماژەت پێدا تەمەنەکە هاتۆتە پێشتریشەوە لەوانەیە لە 10 لە 11 دەست پێ بکە. ئیسترۆجین دەسەکە بە دروستکردنی سیفەتە دۆمەکانی مێینە لە گەورەبوونی سنگ و مەمک، لە فراوانبوونی ناوچەی حەوز و کەمەر، لە ناسکبوونی دەنگ و لە ئاڵبوونەوەی قژی ڕەنگی خانمان و کچانە. و دەردانی ئەم ئیسترۆجینە بەردەوامی هەتاوەکو خانمەکە ئەگاتەوە تەمەنی کە پێڵەن تەمەنی لێچوونەوە کە بە شێوەیەکی گشتی لە پاش 45 ساڵەوە دەست پێکات، دوای بە وردەکاری زیاتر ئەچێ ناو بابەتەشەوە. ئەوەی کە ئەمێنتۆ لەم ناوە ڕاستایە ئەوەیە کە ئیسترۆجین لەم ماوەی کە ئەڕێژرێ واکات کە خانم حەزی بۆ پیاو زیاتر بێ، هەست و سۆزی زیاتر بێ، حەزی نزیک بوونەوە لە پیاوان و ئەمانە هەمووی زیاتر بێت و تەنانەت ڕازیبوونیش لە پیاوان زیاترە بێ. پرسیارەکەم ئەلێرەوە دەست پێەکە لەو تەمەنەی کە خانمان لێچنەوە ئیسترۆجین نامێنرە لەشا بۆیە لێچنەوە یان کەمە بێتەوە لە لەشا بۆیە لێچنەوە. ئەو خانمەی کە لێچێتەوەی تر هەست و سۆزی بە پیاو نامێنێ؟ لە تەمەنی لێچوونەوە کەمیەی ئیسترۆجین وەکو جەنابەت باست کرد زۆر کەمە بێتەوە، بەڵام هێشتا لە لەشە مەسادری تر هەیە بۆ، ینی سەرچاوی تر هەیە بۆ ئیسترۆجین، خاصە ئەوانەی کە قەڵەون و چەوریان هەیە ئەوانە سەرچاوێکی ترن بۆ ئیسترۆجین. ئەتوانین بڵێن ئیسترۆجین بە ڕێژەیەکی کەم لە لەشە ئەمێنێ، بەڵام لەو ئەفرەتانەی کە چەوریان زۆرە و وەکو پێ ئەڵێن BMI-یان لە قەڵەویایە ئەوانە ئیسترۆجینیان زۆرە و ناتوانم بڵێم بە یەکجاری هەست و سۆزیان بۆ پیاو نامێنێ، چونکە هاوکێشەیەکەیە لە بینی بوونی ئیسترۆجین و وەکو لە حەڵقەی پێشوا باسم کرد ئۆڤیلەیشن کە ڕووداکە هێلکەکەدا ئەبەزێ، بەڵام لەگەڵەوەیان نایەتە سەر سەفەر هاوسۆزیان بۆ پیاو، ینی ئەمە هەر ئەمێنێ و زۆر پەیوەندی هەیە بەوەی ئافرەتەکە خۆی چۆن بیرەکاتەوە لە ژیانی خۆی، خۆشەویستی بۆ بەرامبەرەکەی، ئەم شتانە هەمووی دەورە بینێ لە بوونی ئەو پەیوەندی کە لەگەڵ بڵێن خێزانەکەی هەیەی. باشە، لەگەڵ هاوژینەکەیان هاوسەرەکەی. لە مەسەلەی قەڵەوی و چەوری و ئیسترۆجینە ئەمە لە ئەڵقەی پێشوو بە ئینفۆگرافیکیش باسمان کرد، لێرەش کە خوێندمەوە دەربارەی ئەومان زانی کە ئیسترۆجین خودی ئیسترۆجین ڕۆڵێکی باشی هەیە لە کەمکردنەوەی چەوری خراپەکانە و لە زیادکردنی چەوری باشەکانە. بەڵێ.
ئەگەر ئەو دیوی قسەکەەوە لێک بینەوە کاتێک کە خانمان نچنە تەمەنی لێچوونەوەەوە ئەو کاتە ئەگەری کۆبوونەوەی چوریان زیاترە بێ و ئەگەری زیادبوونی کێشیشیان زیاترە بێ هاوڕای تایرە دروستە باشە بەڵام ئەلێرە ئەو کە فەرموود ئەو خانمانێک کە قەڵەون و چوریان زیاترە بڕی ئیسترۆجینیشیان زیاترە بێ یعنی خانمان محاولە بکەن کە لە 45 زیکردنەوەخوان قەڵەوکەن بۆی کە ئیسترۆجینە هەر زۆر بێ بە پێچەوانەوە تەبان قەڵەوی بە هەموو شێوەیەک باش نییە. ئێستا دەرکەوتووە لە 115 هەموو جۆرەکانی شێرپەنجە پەیوەندی هەیە بە قەڵەویەوە لەبەرەوە قەڵەوی بە هیچ شێوەیەک باش نییە جگە لەوەی کە ئەبێتە هۆی زیادکردنی پەستانی خوێن و بوونی شەکرە و ئیتر نەخۆشیەکانی دڵ و ئەمانە هەمووی لەگەڵ قەڵەوی یادیە لەبەرەوە ئێمە لێرە بە هیچ شێوەیەک ناڵێن قەڵەوی باشترە بەڵام خۆی بە تەبیعەتی حاڵەکە وایە ئەوانەی کە قەڵەون ئیسترۆجینیان زیاترە وەکە ئیسترۆجینیش زیاد بوو دوای تەمەنی لێچوونەوە ئێستا دێمە سەرباسیەوەی کەی تەمەنی لێچوونەوەیە باش نییە. باش نییە بەڵام بە شێوەیەکی گشتی لەبەرەوەی کە ئیسترۆجین بۆ خۆی چۆری خراپەکان کەمەکاتەوە لەو لاشە چۆری باشەکان ئۆتۆماتیک زیاکەن کە چۆرە خراپەکان کەم بۆیەوە بەتابەت ئەگەر وەرزش و سیستەمی خواردن هی خانمەکە تەندروست بێکە ئەوە شتێکی تر خەڵگە بێ بیزانێت چکە ئێمە چەند ساڵە خەریکی بەرنامەی بۆیان بە شێوەیەکی گشتی لە پاش لێچوونەوە بەهۆی کەمبوونەوەی ئیسترۆجینەوە ئەکرێ خانمان کێشیان زیاد بکات دروستە؟ باشە جگەلەوە مەسەڵەن لێرە باس لەوە کراوەکە لە کاتی لێچوونەوەیە کۆمەڵێک نیشانیتر لە خانمەکانە دەرەکەوێت بۆ نمونە گەرم داهاتنی لەش ئاراقکردنەوەی شەوانە و هەروەها بچووکبوونەوەی مەمک و وشکبوونەوەی زێ و هەروەها ئاڵۆشی زێ و کۆمەڵێک شتی تر کە یەک بە یەکەینە سەر باسەکانیان بەڵام پێش بینە سەر باسی ئەمانە ئەمە بزانم وەکو ئەڵقەی پێشوو فەرموو جاران خانمان درەنگترە کەوتنە سەر سوڕی مانگانە ئێستا زووترەکەون تەمەنی لێچوونەوە چی لێ هاتووە؟ وەکو ستاندەردێک لە جیهانە تەمەنی لێچوونەوە لە دەوری 51-52 بەڵام ئەوەی کە ئەیبینین ئێستا و ئەوەی ئێمە ئەیان بینین لە نۆرینگەکان و لە خەستەخانەکانیش ژمارەیەکی زۆر لە ئافرەتەکان زوو ئەچنەوە لە سووڕی مانگانە ئەو تەمەنە ناتوانم بڵێم ینی کێیە بزەبت چکە ئافرەت هەیە لە 30 لێ ئەچێتەوە ئافرەت هەیە لە 35 لێ ئەچێتەوە ئافرەت هەیە لە 40 لێ ئەچێتەوە کە هینە سەر لێکۆڵینەوەی بۆ لێچوێتەوە من بەش بە حاڵی خۆم گەشتمەتە دەر ئەنجامێک هەنێکیان هەیە بەهۆی مەوادی کیمیاوی بڵین عیلاجی کیمیایی بەکارهێناوە تووشی بڵێن شێرپەنجەی مەمک بووە ئەمانە هەیە بەڵام لەگەڵ ئەمەشە ژمارەیەکی زۆر لە ئافرەتەکان هیچ شتێکیان نییە لەوەی زیاتر مەسەلەن لەوانەیە تووشی قنچکە بوو بێت باشە تو ئەبا لێرە یەک ڕاوەستانی بچوو بکەینەوە زێورم پۆزێ بکەین کەمێک بۆستی مەسەلەی عیلاجی کیمیاوی شێرپەنجەی مەمک ئێمە نزیکەی 24 ئەڵقەمانە سەر شێرپەنجەی کردووە بە شێوەیەکی گشتی مەمکیش بە تایبەتی 4-5 ئەڵقەمانە سەر کاتە بیرمە لە خات و دکتۆر هاژە پرسیارم کرد کە ئیش ئێستا پرۆفیسۆریای دەرەوە هەر هاوکاری بەڕێستە لە کۆلێژی پزیشکی زانکۆی سلێمانی کە ئەو خانمانەی بەهۆی چارەسەری کیمیاییەوە لە سوڕی مانگانە ئەچنەوە پاش تەواوبوونی چارەسەرەکە و تەواوبوونی شێرپەنجەکە ئەکرێت دووبارە بگەڕێنەوە سەر سوڕی مانگانە دروستە؟ بە شەرتێک ئەگەر ئافرەتەکە لە تەمەنیەکە بێ کە هێلکەدانی جارێکی تر گەشە بکاتەوە باباسیمە باسی خوارد 40 ساڵ بکەین مەسەڵەن لە 30 بۆ 30 بەڵێ لەو ئەوانە لەوانەیە دوای تەواوبوونی کورسی کیمیاویەکە بگەڕێنەوە سەر سوڕی مانگانەیە کەواتە ئێمە ئەتوانین بڵین مەسەلەی شێرپەنجە و چارەسەری کیمیایی بۆ شێرپەنجە کۆتایی سوڕی مانگانە و بەتابەت دەگەر خانمەکە گەنج بێ کۆتایی ئەو ریپرۆدەکتیڤ یێرس ئەوەی کە بە زمانی ئینگلیزی پێوترێ تەمەنی وەچەخستنەوە نیە بەڵکو لە دوای تەواوبوونی چارەسەرەکانەکە دووبارە بگەڕێتەوە سەر سوڕی مانگانە تارە هاوڕای هاوڕام بەس یەک شت لەگەڵتانیم چونکە شێرپەنجەی مەمک زیاتر لەوانەیە ڕۆدا کە لە تەمەنی 40 بەرە و ژوورن لەبەرەوە زۆر کەم هەیە دوای تەواوبوونی کورسی کیمیاویەکە بگەڕێتەوە سەر سوڕی مانگانە چونکە کیمیاویەکەش تەسیر لە هێلکەدانەکە وەکو لە حەڵقەی پێشوا وتم هێلکەدان ئۆرگانێکی زۆر داینامیکە زۆر بڵێن حساسە و بە هەموو ئەو دەرمانانەی کە ئافرەت وەرەگرێت یەکەچێ لەبەرەوە لەوانەیە جارێکی تر نەگەڕێتەوە ئەگەر تەمەنەکەی نزیکیش بێ نەک ینی بڵێن هەر بە یەکجاری بگاتە عمری 50-50ەکە بەڵام ئەگەر لە 43 و 44 و 45 شابێ باوەڕ ناکەم بگەڕێتەوە بەڵام لە خوارچلەوە ئەکرێ بگەڕێتەوە ئەکرێت باشە جا تەماشای ئینفۆگرافیکاکەین پاشەوە گەڕێنەوە خزمەتان لەبەروی هەستەکەم خات و دکتۆر ئاماژەی بۆدا کە هەندێک دەرمان هەیە پێویست نییە بەکاربێنرێسە بۆ شێرپەنجە چارەسەری کیمیایی پێویستە بەکاربێ بەڵام هەندێکی پێویست نیە بەس بۆ جوانکاریە و ئەکرێ کاریگەری درێژخایانی هەبێ لەسەر ڕاوەستانی سوڕی مانگانە ئەو پرسیارەکەم پرسیارە بە کاگەڕێنە خزمەتان لەگەڵمانە بن.
نیشانە باوەکانی کەمبوونەوەی ئیسترۆجین لە لەشدا بریتین لە گەرمداهاتنی جەستە و عارەقکردنەوەی شەوان، بچووکبوونەوەی مەمک، وشکبوونەوەی ئاڵۆشی زێ، کەمبوونەوە یان نەمانی سووڕی مانگانە، میزڕانەگرتن و زیادبوونی هەوکردنی میزەڵدان و ڕێڕەوی میزکردن، وشکبوونەوەی پێست و بێڕەنجی، کەمبوونەوەی ئارەزووی سەرجەییکردن، خەمۆکی و شەکەتی، کەمبوونەوەی یاد. چارەسەری کەمبوونەوەی ئیسترۆجین بە دەرمان. پێوانی ڕێژەی ئیسترۆجین و جۆرەکانی لە لەشدا تەنیا بە پشکنینی خوێن دەکرێت و دەبێت پزیشکی پسپۆر فەرمانی ئەو پشکنینانە بدات. بە هیچ جۆرێک بەبێ ڕێنمایی و ڕەچەتەی پزیشک نابێت هیچ کەسێک هیچ جۆرە هۆرمۆنێک بەکاربێنێت. لە کاتی پێویستدا و بەپێی دۆخی چارەخوازەکە پزیشکی پسپۆری شارەزا بڕیاری چارەسەرەکە دەن بە جێگرتنەوەی هۆرمۆن. دەرمانەکانی جێگرەوەی ئیسترۆجین بە شێوەی جیاواز بەردەستن، هەڵبژاردننی جۆرێکیان بەپێی دۆخی چارەخواز و بڕیاری پزیشکی پسپۆر دەگۆڕێت. ئەکرێت ئەم دەرمانانە هۆرمۆنی یان سروشتی بن، بڕیاری هەڵبژاردنیان بەبێ ڕێبەری زانستی و بەڵگەکانە بێت. ڕێگەباوەکانی بەکارهێنانیان بریتین لە خەپلە یان حەبی ژێر زمان، کرێم یان لەزگەی سەرپێست، کرێم لە ڕێگەی زێوە، کەپسول بۆ خواردن یان چاندنی ئامێری ڕژێنی هۆرمۆنەکان کە ئێستا ئامۆژگاری بەکارهێنانیان ناکرێت. قاوەیەک لەوانەیە کە خەڵک لەگەڵ چا زۆری حەز لێیە. سوودی قاوەیە کە مرۆڤ وریاکاتەوە، بەڵام زیانیەوەی کە کاریگەریەکەی نەما دووەنە هیلاکەوی. لەبەرەوە ئەگەر کەسێک بۆ هیلاکی قاوە بخوا بەڵێ ئەو کاتە باشە بێ، بەڵام ئەکرێت درێژخایانە زەرری زیاتری لێبا و کەسێکیش لە پاش ئەسرۆ بیخواکێش و خەوی لێ نەکەوێ. وەکو هەر دەرمانێک تر کە بەکارهێنرێت قاوە و چاژەکرێت دەرمان بێ. هەندێک لەو دەرمانانی کە فەرمووت بۆ چارەسەری زیبکە بەکارهێنرێت. مەبەستە لە قنچکە سڵاوشتی وانێ هەر زیبکەی ئاسایەوەی زیبکەی ئازەبەی پێڵێن. بەڵێ باشە. هەستم کرد ئالێواتێ گەشتم لە قسەکانتە ئەم چارەسەرانە ئەکرێت سوڕی ماگانەی خانمان تێک بە؟ بەڵێ من ئەو ئافرەتانەی کێن بۆلام و خانمانی کێن بۆلام لێ چوونەتەوە و تەمەنیان گەنجە. گەنج مەبەستە چەند ساڵە؟ مەسەلەن زۆرم هەیە لە 30، لە 32، لە 35 لە چلا لێ چۆتەوە. من ژۆکو دکتۆری ئەبێت پرسیاری وی لێ بکە بە ئایا تووشی شتێک بووە، ئایا دەرمانێکی بەکارهێناوە. زۆربەی ئەو شتانەی کە بۆم دەرکەوتووە لە بەکارهێنانی دەرمانێکە کە پێڵێن هایدرۆکۆرتیزۆن. هایدرۆکۆرتیزۆن و کۆزانی هێلکەدان و کەوتم ئۆرگانێکی زۆر حساسە. بە بەکارهێنانی هایدرۆکۆرتیزۆن بە بەکارهێنانی پرنیزۆڵۆن زۆر تەسیر لە هێلکەدانیان نەکات. باش دکتۆر، ئەگەر ئێمە وشەی لێچوونەوەی پێشوەختە بەکاربێنین، بەڵێ بە شێوەیەکی گشتی وا تێگەیشتین کە لە سەر 45 ساڵەوە تا ڕادێک لێچوونەوە یان دەستپێکی لێچوونەوە ئاساییە، لە خوارد شلەوە نائاساییە، پێڵێن لێچوونەوەی پێشوەختە. باشە. هایدرۆکۆرتیزۆن و پریدنیزۆڵۆن لەو دەرمانانن کە لە حاڵەتی پێویستا بەکارەهێنرێن، ئەمە بەشێکیان نەکاتە ئەو دەرمانانەی کە ئافرەتانی خۆن بۆی کە قەڵەو و جوان و خڕبن؟ بەڵێ ئەشی خۆن بۆەوە وابزانام لەو دەرمانانەیە هەیە کە یانەوێ قەڵەو بن. من لێرە ئەمە ئەوە بڵێم، ینی دکتۆری ئەگەر پێست بێ یان ئەگەر دکتۆری سنگ و هەناسەدان بێ ئەکید بۆ چارەسەری نەخۆشەکە ئەمە ئەنووسێت. بەڵام هەستەکەم ئاگایان لەوە نییە لەوانەیە ئەمە تەسیر لە هێلکەدانی و ئافرەتە بکە، خاستەنەوانەی کە زۆر گەنجن کەی نەسەرەوەی لیانە پرسین سەیرەکەی ئەمانە زۆربەیان و من بە تەمام ئینشاڵڵا تۆژینەوەی بکەم لەمە زۆربەیان و حەبانیان بەکارهێناوە. ئەگەر هەنێکی وایە شیتێکی بەکارهێناوە کە کاتە 10 حەب یا 20 حەب بەکاری هێناوە دوایەوەی تر سۆری ماگانەکەی وەستاوە. من حەزەکەم لێرەیەوە بڵێم هەنێکیان هەیە کە جنەتیکە عیلاقی بە فامیلیەکەیەوە هەیە زوو لێ ئەچنەوە، هەنێکیش تووشی خەمۆکیەکی لە ناکاو بووە، تووشی مشکلێکی گەورە بووە کە وای لێکرد تووشی خەمێکی گەورە بووە. تەبانەوە تەسیر لە مێشکی ئەکاوەکو لە بەرنامەی پێشوە وتمان لەوانەیە FSH ئێڵەچەکەی بەرز کاتەوە، لەبەر ئەوە تووشی لێچوونەوە ئەبێ. ئەمانە هەیە، بەڵام ئەوەی کە لە دەستی ئێمەیە هەیە ئەو دەرمانانەیە کە حەزەکەم لێرەیە ئاماژەی پێ بم بتواندرێت لە ئافرەتەکە پرسیە سووڕی ماگانەی چۆنە یا تۆزێ بە حەزەرەوە بدرێ بە کچانی گەنج و بە ئافرەتانی گەنج پێش تەمەنی 45 ساڵی چکەمە بەڕاستی تەسیر لە هێلکەدانەکە و زۆر نمونەمان هەیە لەم شێوەیە.
هەندێک دەرمانم بینیوە لە بازار بە حسابی سروشتیە فرۆشتێ بەڵێ مثلەن دەرمانە فرۆشتێ لە دەموچاو خڕەکە دەرمانە فرۆشتێ لێ سمت گەورەکە و تاکو کۆتاییەکەی ئەمانە فعلەن سروشتینیان نا ئیستروجینیان تەیە بۆیەکە ئەو ناوچانی لەشی خانمان گەوراکەن کە واللهی ڕەنگە من بە تەواوی بەڕاستی نازانم چیان تیام دەرمانانەوە کە نەخۆشەکانیش لێمە پرسن هەمیشە ئامۆژگاری ئەویانەکەم کە دوورکەونەوە لەو دەرمانانەی کە نازانی سەرچاوەکەیان لەکوێوەیە و چ کۆمپانیایە دروستی کات و تەنها هەستەکەم بۆ مەبەستی ئەوەیە پارە و پارە پیاکردنە لەبەرەوە ئەیفرۆشن لەبەرەوە من دایمەن پێیان دەڵێم ئەڵێم شتانە مەکڕن باشە ئەوەی تا ئێستا لە بەڕێزت تێگەیشتم لێچوونەوەی پێشوەختە بە تایبەتی خوار 40 ساڵ ئەکرێ بەهۆی چارەسەری کیمیاوی چارەسەرەکانی شێرپەنجەوە بێ ئەکرێ بەهۆی هەندێک چارەسەری زیبکە و ئەمانەوە بێ و ئەکرێ هەندێک هۆکاری بۆ ماوەیشی هەبێت جگە لەمانە هیچی تر هەیە لە خانمان کە لە خوار چلەوە لێ بچنەوە هەنێ جاریش نەشتەرگەری نەشتەرگەری تۆ نەشتەرگەریە بکەی زەرەر لە هێلکەدانەکەی بێی مەسەلەن تۆ ئەتێڕی خۆڵەکیۆری دەرکەی بەڵام لەگەڵەوەشە پارچەیە لە هێلکەدان ببڕی یان هەنێ جار تۆ کیسێکی هێلکەدان لابێ هێلکەدانەکەشی پێوە لا ئەبێ یان ئەو خوێنبەرە گرنگانەی کە ئەچێ بۆ هێلکەدانەکە پێوە لا ئەچێ لەبەر ئەوە زۆر گرنگە لە وەختی نەشتەرگەری ئافرەتانە ئاگاداری ئەو خاڵە بیت ئەو خاڵە نشکە تەسەوڕەکەم لە هەموو دنیا پزیشکان هەوڵەدەن کە لەژێر کۆنترۆڵا بێت و حاڵ بکەن کە هەوڵەدەن کە کەمترین زەرەر لە خوازەکان بن و تاکۆتاییەکەی بابینە سەر لێچوونەوە لە پاش 45 بە شێشی گشتی خانمان دەسەکەن بە لێچوونەوە بە ئینفۆگرافیک بینیمان کە کاریگەرەکانی کەمبوونەوەی ئیسترۆجین چێ لەسەر لەشی خانمان لە لەشی مرۆڤ بە شێویشی گشتی هەموو شتێکە هەمانە لە بەرامبەریە خوداوەندیان سروشتیان فسیۆلۆژیا شتێکی دروست کردووە کە هاوسەنگی کاتەوە بۆ نمونە لە ئێسکا خانەکانی دروستکەری ئێسکمان هەیە کە بەردەوام ئێسکە بۆ پتەوە کاتەوە بەڵام لە بەرامبەرەوە شەخانەکانی ڕوخێدەری ئێسکمان هەیە کە بەردەوام ئێسکە زیاکان بۆ لە ناوە لە بەرامبەر ئیسترۆجینە چیە لە لەشی مرۆڤ لە بەرامبەر ئیسترۆجینە ئەوەی کە تا ئێستا زانست بیزانێ پرۆجستیرۆنە چونکە کە تۆش ئەگەر هەر ئیسترۆجین بدەی بە یەکێ لەگەڵەوەی ئیسترۆجین باسمان کرد کە شتێکی زۆر باشە بۆ ئافرەت باشی زۆرە بەڵام لەگەڵەوەشە زیانیشی هەیە زیانەکان چییە؟ زیانەکان بە پلەی یەکەم لەسەر ناوپۆشی ڕەحمە بێ ناوپۆشی ڕەحم ئەستورەکە لە پێشە دوایەوە خەلایەکانە ئاوسێنێ دوایەوە ئیتر ئەی بابەرە و شێرپەنجە پێشێ بێ بە شێرپەنجە لەوانەیە تۆزێ لوو دروستکە ئافرەتەکە ئێمە لەم مەرحەلەیە فریایەکەوین ئەگەر هەر ئیسترۆجینی بیتێ بە مەبەستی ئەوەی کە تۆ نیشانەکانی لێچوونەوەی لێکەم کەیتەوە و ڕەحمی ما بێ ئەو ئافرەتە ئەکید بە بەردەوامی ئیسترۆجین بەبێ ئەوەی کە پرۆجسترۆنی بیتێ تووشی شێرپەنجەی ڕەحمە بێت لەبەر ئەوە ئەبێ ئەگەر ئیسترۆجینەکەت داپی یانە بێ ڕەحمە دەرهێنابێت یان ئەوە تا ئەبێ پرۆجسترۆنی لەگەڵا بیتێ ئەگەر هەر لەسەر ئەم مەسەلەی بەردەوام بم و هەروەها تەسیر لە سەر شێرپەنجەی مەمکیشەکە لەوانەیە ببێ بەهۆی زیادکردنی شێرپەنجەی مەمک لەو کەسانەی کە بڵێن حساسن بە ئیسترۆجینەکە وەریەگرێ هەمیشە کاڵێن هۆرمۆنی مەیەکی یەکسەر لەگەڵ وشەی ئیسترۆجینە پرۆجسترۆنمان جۆلە پرۆجسترۆن ئیشەکەی بەسەوەیە کە ئیسترۆجین هاوسەنگەکاتەوە یاخودنا لە مەسەری دووجانیشا دەوری هەیە لە مەسەری لەبارچوونی مناڵیشا دەوری هەیە چ ڕۆڵێکی تری هەیە پرۆجسترۆن وەکو ئیسترۆجین گرنگە بۆ ئافرەت وەکو وتمان ڕێخستنی سووری ماگانە بەهۆی پرۆجسترۆنەوە هەیە ئەنجا ئەگەر ئەو ئافرەتە هێلکەکە دروستە بێ لە دوای هێلکەکە کە دەرەچێت لە شوێن هێلکەکە شتێ دروستە بێ کە پرۆجسترۆنە ڕێژێ و ئەم پرۆجسترۆنە گرنگە وەکو جەناب بفەرموون گرنگە بۆ ئەوە بۆ ڕاگیرکردنی سکپڕی خاستن لە مانگەکانی یەکەمە هەتا وێڵاشەکە دروستە بێ وێڵاشەکەش خۆی هەر پرۆجسترۆنە ڕێژێکە سکپڕێکە ڕائگرێ لە دوای ئەوەش لە دوای بڵێن تەمەنی مناڵبوون و ئەمانە پرۆجسترۆن هەر گرنگە بۆ ڕێخستنی سووری ماگانە هەتا لێ ئەچێتەوە و دوای لێچوونەوەش نەوعێکمان هەیە لە HRT کە هەر پرۆجسترۆنە چکە پرۆجسترۆنیش هەمان بڵێن ئەحساس و شتەدا بە ئافرەتەکە و گرنگە بەڵام پرۆجسترۆنیش زیانی خۆی هەیە گەر هەر بە تەنها بیەیتێ ئێستامە ئینفۆگرافیکێک ببینین دەربارەی نیشانەکانی زیادبوونی ئیسترۆجین لە لەشی مرۆڤ زیاد لە پێویست کە ئەگەر بێت و بار هۆکارێک بێ ئیسترۆجین زیاد لە پێویست بە یاخود چجای بەهۆی وەرگرتنی دەرمانەوە بێ چاودێری پزیشک یان بەهۆی قەڵەویەوە بێ یان بەهۆی نەخۆشیەوە بێ دوای ئینفۆگرافیکە ئەگەڕێنە خزمەتتان بۆ ئەوەی کە لەگەڵ خات و دکتۆر باسی ئەوە بکەین کە
ئەگەر کەسێک لێ چۆیەوە و ویستی چارەسەر بە جێگرتنەوەی هۆرمۆن بەکاربێنێ چییە کات و چۆنە لەگەڵمانە بن. نیشانەکانی زیادبوونی ئیسترۆجین لە لەشدا زیاد لە بڕی پێویست، ئاوسان و ئازاری مەمچی خۆڕسک یان ئازار لە کاتی دەستلێداندا، زیادبوونی دوودڵی، بێتاقەتی یان تووڕە بوون، زیادبوونی چێش بە تایبەت لە پێش سووڕی مانگانە. سووڕی مانگانەی قورس و ئازاری زۆر لاسەر ئێشە بە تایبەت لە پێش سووڕی مانگانە، ئاوسانی دەست و قاچەکان، سووربوونەوەی پێست، تێکچوونی خەو. دووەڵ قێبەردەوامی لەگەڵتانە بۆ قسەکردن دەربارەی ئیسترۆجین و سوود و کاریگەرە لاواکیەکانی زیادبوون و کەمبوونی ئیسترۆجین. لە ئاسانترین خاڵە ئیسترۆجین سیفەتۆمینەکانی مێنە دەستنیشانەکە و کاریگەرێکی زۆری هەیە لەسەر دروستبوونی هەست و سۆزی خانمان و توانای بیرکردنەوە و توانای یاد ئەوەی کە بەعربی پێوترە زاکیرە بیرەوەری ئەو خانمانی کە لەسەر و 45 ساڵە وەنجاران وشەی نائومێدی بەکارهاو ئێستا وشەیەکی ڕاست نیە چکە ئومێد هەر هەیە و ژیان هەر هەیە وشەی لێچوونەوە لە باتیەوە بەکارهێنین لە وڵاتانی دەرەوە هەڵبەت نازانم لە وڵاتی خۆمان تاکو چەندێک چارەسەرگەی کە پێوترێت چارەسەر بە جێگەگرتنەوەی هۆرمۆنەر و هۆرمۆنی کە لەشی خۆت نایڕێژێ کە خانمەکە نایڕێژێ بە شێوەی حەبیان دەرزی و بە شێوەکانی تر بەکارهێنرێت کەڵقی پێشوشە کەمێکمان لەگەڵ دکتۆر داریان باس کرد. خات و دکتۆر خانمێک سەر و 45 سەر و 50 لێچۆتەوە بەڵام ئێستا بەرنامەی بینی وازانەی ئیسترۆجین ڕۆڵی هەیە لە توندکردنەوەی ئێسقانەکانە بۆ ئێسقانی فشەڵ نەبێ، ڕۆڵی هەیە لەوەی کە هەستی باشتر بێ، بیرکردنەوەی باشتر بێت، چەوری خراپی کەمتر بێت تاکو کۆتاییەکەی. ئێوە بیر لەوە بکاتەوە کە چارەسەر بە جێگەگرتنەوەی هۆرمۆن کە هەر بەڕاست لە وڵاتی خۆمانان کاراکرێ؟ بەڵێ. ئەگەر ئافرەتێ پێش تەمەنی لێچوونەوە لێچوو بێتەوە وەکو باسمان کرد بەهۆی هەر سەبەبێکەوە بێت پێش تەمەنی 50 بۆ هەیە بیخەیتە سەر دەرمانی جێگرەوەی هۆرمۆنەکان جێگرەوەی هۆرمۆنەکان لێرە ئەمێ ئەوە بڵێم جێگرەوەی هۆرمۆنەکان لەگەڵ حەبی منع جیاوازی هەیە. جێگرەوەی هۆرمۆنەکان ئەو ئیسترۆجینی کە تایەتی ناچڕەڵە تەبیعیە لەبەر ئەوە سوودی زۆرترە. پرۆجیسترۆنەکەی کە تایەتی ئەکرێ ناچڕەڵ بێ و ئەکرێ مستەنع بێ زۆر فەرق ناکە بەڵام بۆ ئیسترۆجینەکە زۆر گرنگە کە ناچڕەڵ ئیسترۆجین بێ. ئێمە لە ئەڵلقەی پێشوا دکتۆر باسمان لەوە کرد کە ئیسترۆجین بە شێوەیەکی گشتی 3 جۆری هەیە کە باس لەوە کرێت ئەگەر ئێستا بە خێرای بیدۆزمەوە کە بریتێ لە ئیسترۆن ئیسترادیۆل لەگەڵ ئیستریۆل ئەوەی کە لەناو جێگرەوە هۆرمۆنەکانە کامیانە ئیسترادایۆڵە ئیسترادایۆڵە و نەوعێکی باشی ئیسترۆجینە و ناچڕەڵ ئیسترۆجینە ئەبێ ئەمە بزانن لەبەر ئەوە پێڵێن ریپلیسمنت لەبەرەوە پێڵێن جێگرەوەی هۆرمۆن ئەگەر وانە بۆ هەرمیمانەوت حەبی منە ئەوەش بەڵام لەبەرەوەی جێگرەوەی ئەو هۆرمۆنە طبیعیە کە ئافرەت وونی ئەکا ئەیدێنێ اینجا هەر ئافرەتێک لە پێش تەمەنی 51 تووشی لێچوونەوە بوو حەقی خۆیەتی بخرێتە سەرم هۆرمۆنانە بەداخەوە لە وڵاتی ئێمە دکتۆرەکانمان ئەترسن ئەم ئافرەتانە بخەنە سەر ئەم هۆرمۆنی جێگرەوانە ئەترسن لەوەی کە تووشی وەکووتمان کێشەی ڕەحم و کێشەی مەمک بێ بەڵام ئەمە ڕاست نییە هەموو تۆژینەوەکانی دنیا سەلماندوێتی ئەگەر ئافرەتێ پێش تەمەنی لێچوونەوە قرایە سەر ئەم هۆرمۆنە جێگرەوانە تووشی هیچ شتێک نابێ و هیچ نسبەتی زیادکردنی سەرەتانی مەمک و سەرەتانی ڕەحمی زۆرتر نابێ لە یەکێکە هاوتەمەنی خۆی بێ و ینی سووری مانگانەی طبیعی خۆی هەبێت. حەزەکەم ئەم نقطەیە وازح بێ لە ئافرەتەکە. یعنی ئەگەر یەکێ لە تەمەنی پێش 50 لە سووری مانگانە چووەوە حەقی خۆیەتی بخرێتە سەر HRT واتە هۆرمۆنی جێگرەوە و هەموو مانگە سووری مانگانەوەی هەبێ لەبەر هەموو ئەو سوودانی کە باسمان کردینی ئوسترۆجین ئەمە بەلایەک بەڵام لەلایەکی تریشەوە ئافرەتە سووری مانگانەیە بێ وەکو هاوتەمەنی خۆی هەستەکە ئافرەتە بەڕاستی زۆر زەحمەتە ئافرەتێک تۆ ئەمری 35 ساڵە لە سووری مانگانە ئەچێتەوە بڵێ وەڵام من ئەم دەرمانە و نایەمێ چکەمە زەرری هەیە ناکرێ ئەمە هەموو تۆژینەوەی عالم سەلمانیەتی کە ئەم ئافرەتانە ئەبێ بخرێنە ئەبێت باشە ئەبێ بخرێنە سەر هۆرمۆنی جێگرەوە بۆ ئەوەی ژیانیان زۆر طبیعی ببڕا بۆ یوکو ئافرەتەکانی تر فیلینگ و ئەحساسیان وەکو ئافرەتەکانی تر بێ و سووری مانگانەوەیان هەبێ و زەرری نییە حەزەکەم ئەوە بڵێم کە زەرری نییە.
بەڕاستی ئەم خاڵە زۆر گرنگ بکە ئاماژت بدا ئەو خانمەی کە بە هەر هۆکارێک بێ بەکارهێنانی دەرمانی غەڵەت بێ یان سەر بەخۆ دەرمانی کڕیەوە لێ چۆتەوە لە سوورەکە کە تۆ ئێوەی خەنە سەر پزیشکانی ژنان ماڵبوونی خەنە سەر چارەسەر بەجێگرتنەوەی هۆرمۆن وەک هەر خانمێکی تر دەسەکاتەوە بە شوشتنەوەی سووڕی مانگانە جاریشتر باش ئەگەری مناڵبوونیشی دووبارە بۆ گەڕێتەوە بە شەرتی ئەگەر هێلکەدانی مابێ ئەمە هەر بۆ ئەوەی هۆرمۆنەکانی بێتە ناوپۆشی ڕەحمی ئەستورکەی سووری مانگانەی هەبێ و ئەو ئاوسان و هینەی ئەبێ پێش سووری مانگانەکە و دوایەوە لەشی ئیسراحەتەکە ئەو زەرەر و زیانی کە تۆ باسی کرد بە ئەو گەرمی کە شەوان دەست پێکە ئەو تاگەرمی کە بوویە سووربوونەوەکەی ئەو نائومێدی کە هەیەی کەمبوونەوەی خەوی ئەمانە هیچی نامێنێت هیچی نامێنێ بەڵام چارەسەر بەجێگرتنەوەی هۆرمۆن وەک جەنابی دکتۆر ئاماژەی پێدا حساباتی خۆی هەیە وردەکاری خۆی هەیە ئینفۆگرافیکێکی کورتمان بۆ کردوون لەسەرەوەش ئەوە بینن اینجا ئەگەڕێنەوە خزمەتتان ئەمانەوە باس لەو دەرمانانە بکەین کە بۆ جێگرتنەوەی هۆرمۆن بەکارهێنرێ لەگەڵ مامن چارەسەر بەجێگرتنەوەی هۆرمۆن بۆ ئەو چارەخوازانە ناکرێت کە دەستنیشان کراون بە شێرپەنجەکانی مەمک و ڕەحم کە قۆناغەکانی چارەسەری شێرپەنجەکەیان تەواو نەکردووە بە هیچ جۆرێک ناتوانن سوودمەند من لە چارەسەر بەجێگرتنەوەی هۆرمۆنی ئێسترۆجین ئەو بەڕێزانەی کە شێرپەنجەی مەمک و ڕەحمیان هەبوو سەرجەم چارەسەرەکانیان تەواو کردووە لەوانەیە نەتوانن بە پێی پێویست سوودمەند بن لە چارەسەری بەجێگرتنەوەی هۆرمۆن بەڵام لە کاتی پێویستدا گەرپزیشکی پسپۆڕ شارەزای کارەکە بڕیاری ئەنجامی چارەسەری دابێت پشکنینەکان بۆ دڵنیابوون لە سەلامەتی چارەخواز لە کاتی چارەسەر بەجێگرتنەوەی هۆرمۆن. پزیشکانی پسپۆڕ لە ڕێگەی پشکنینی خوێنەوە بە شێوەیەکی بەردەوام وەرزی چاودێری ڕێژەی هۆرمۆنەکانەکەن لە جەستەیە بەگشتی پشکنین بۆ هۆرمۆنەکانی ئیسترادیۆڵ، ڕۆجیسترۆن، ئیسترۆن و هۆرمۆنەکانی دەردراوی مێشک دەکەن لە کاتی پێویستدا. لە کاتی پێویستدا پزیشکانی پسپۆڕ فەرمانی مامۆگراف و وەرگرتنی نموناکەن لە ڕێگەی دامێنەوە بۆ دڵنیابوون لە ساغی و سەلامەتی چارەخوازەکان. لە کاتی پێویستە پزیشکانی پسپۆڕ پشکنینەکەن لە ڕێگەی سۆنەرەوە بۆ مەمک، هێلکەدان، ڕەحم بۆ دڵنیابوونەوە لە تەندروستیان. هەروەها بۆی پشکنینی دێکسکاسکانەوە لە چڕی ئێسکەکانی خانمان ڕوانن تا بزانن تەوی یان داخورانی ئێسکەکان لە چ دۆخێکدایە. هاتینەوە خزمەتتان ئەمانەوە بزانین چارەسەر بە جێگرتنەوەی هۆرمۆن بە چی ئەکرێت حەبە دەرزیە بەتایبەتی لە وڵاتی ئێمە بەکارهێنرێت ئەڵقەی پێشوش بە سوپاس و دکتۆر داریات ئاماژەی بە هەندێکیاندا خات و دکتۆرەوەی کە ئێستا لە وڵاتی ئێمە بەکارهێنرێت بۆ جێگرتنەوەی هۆرمۆن فەرمووت ترسێکێ لە بەکارهێنانی بەڵام جناب پرۆفیسۆری ئایدەری لە بارەکەی خۆتەوە بۆ زانش بێ پرۆفیسۆریان بە تەواوەتی شارەزای بەرگەزانستەکانی دەربارەی مابەتە فەرمووت چارەسەر بە جێگرتنەوەی هۆرمۆن بە مەرجێک لە ژێر چاودێری پزیشکێکی پسپۆڕی شارەزایە بکرێت و ئەو فەحسانە بکرێت کە پێویستە بکرێت کە مەلی ئینفۆگرافیکەکە بۆ بینەرانمان ڕوون کردوتەوە چارەسەرێکی سەلامەتە و چارەسەرێکی سوودبەخشە بۆ خانمان ئاگەڕێتەوە سەر سووڕی مانگانە بەڵام ناگەڕێنەوە سەر توانای مناڵبوون. چی بەکارهێنین؟ چی بەکارهێنین؟ لێرە لە وڵاتی خۆمان باسیکەین حەبمان هەیە کە بە شێوەیەکی قورسە یعنی دائیریە کە پێڵێن ترایسکوێنس کە هەردوو هۆرمۆنەکەی تایە پرۆجیسترۆن و ئیسترۆجینی تایە وەکو باسمان کرد پرۆجیسترۆن پاشماوەی ئیسترۆجینەکە ئەسرێتەوە لەبەر ئەوە ئەگەر ئافرەتێک ڕەحمی هەبێت یعنی ڕەحمی دەرنەهێنابێت مناڵدانی دەرنەهێنابێ پێویستە پرۆجیسترۆنەکەی لەگەڵا وەرگرێ بەکارهێنانی یەک تەنها هۆرمۆن جێگرەوەی هۆرمۆن وەکو ئیسترۆجین بۆ ماوەیەکی زۆر ئەبێتە هۆی کێشە لە ناوپۆشی ڕەحماوە بێتە هۆی شێرپەنجەی ناوپۆشی ڕەحم لەبەر ئەوە ئەبێ ئەوە بەکاربێنێ کە هەردوو نەوەکەیە و خۆشبەختانە دوای ئەوەی کە بەکاری ئێهێنێ 21 حەبەکە 5-6 ڕۆژ حەبی وەکو مقەویتیایە حەبێکی سوورە دوایەوە ئەکەوێتە سووڕی مانگانەوە و ئەم ئافرەتانە هیچ مەشاکلێکی تریان نامێنێ ئەو مەشاکلێنی کە باسمان کرد بەهۆی لێچوونەوەکەوە ئەمە نەوەیەکە کە هەردوو هۆرمۆنەکەی تایە بەڵام هەشمانە کە هەر هۆرمۆنەکە هەر خۆیەتی کە هەر ئیسترۆجینە یا ئیسترۆفامە یا ئیسترۆدایەڵە ئەمە زۆر باشە بەڵام ئەمە بێ لە ئافرەتێکا بێ کە ڕەحمت دەرهێنابێ کە ئێمە ڕەحم و هێلکەدان دەرهێنین بەهۆی هەر سەبەبێکەوە بێ بڵێن
خوێن بەربوونی زۆر بێ یاگرەی زۆر بێ ئەو ئافرەتانەی کە گەنجن و نەگەیشتونەتە تەمەنی لێچوونەوە بڵین لە 45 من مەجبور بووم ڕەحم و هێلکەدانی ئافرەتە دەرێنم بە هەر سەبەبێکی تەندروستیەوە بێ ئەبێ بیخەمە سەر هۆرمۆنی ئیسترۆژین چکە ئەم نەخۆشە دوای دووسێ هەفتە نابە لە ئەمەلیاتێکی یەتەوە بەو سووربوونەوە و بەو تابەرزەوە و بە هەموو شتێکی ناخۆشەوە لەبەرەوە ئایان خێنە سەر ئیسترۆژین و خەممان نابێت ئەمانە ئەتوانی بیخەی و حەبی ئیسترۆژین ئەتوانێت بە حەب وەریگری و ئەتوانی بە پاچ لێدەی پاچەکە هەیە ڕۆژانە و هەیە هەفتانە لە سەر جسم ئەدرێ و لەزگە بێ مشکلی ئەوەیە بەعزێ خەڵک بڵێن حساسیت و ئەلێرجی هەیە بۆ پاچەکە و نەوعەکانی تری هەردووکیان بەیەکەون ئیسترۆژین و پرۆژسترۆن بەیەکەون یا ئەوە تا دەڕۆژی یەکەم ئیسترۆژین ئەخوا و دەڕۆژی ئەخیریش لە دوای ئیسترۆژینەکە پرۆژسترۆن ئەخوا ویان هەردووکی بەیەکەوە ئەخوا ئیسترۆژین و پرۆژسترۆنەکە بەیەکەوە ئەخوا ئەمە ئەنواعی هەیە باوەڕەکەم لەوانەیە لە ڤیددیۆکە ئێوە زیاتر دەستنیشان بکرێ و پێویستە پزیشکی پسپۆڕی شارەزا خۆی بزانێ چنەوەیە لەم حەبانە بۆ چ کەسێک نووسێت باشە پرسیاری کۆتاییم هەیە تقریبا لە هەمووی تێگەیشتی باس لەوە لە وڵاتی ئێمە حەب ئاوا و عیلاج ئاوا و هی دەرەوە ئاوا و هی ئێمە ئاوا ئەوانی کە لە وڵاتی ئێمە بەکارەهێنرێ هەرەوەی کە لە دەرەوە بەکارەهێنرێ بەڵێ بەڵام هەموو نەوعەکانمان نییە هەموو جۆرەکانمان کە لە بەردەستە ئەو جۆرانی کە لە بەردەستە بەڵێ عینەن شەریکاتی عالەمی باشن و لێرەش دەست ئەکەوێت لێرەش دەست ئەکەوێت یەک خاڵ هەیە مێ بێڵێم ئەگەر ئافرەتێک لە تەمەنی زۆر گەنجا لێچووەوە یعنی 30 بوو 32 بوو 28 بوو ئەتوانی بیخیتە سەر حەبی مەنع حەبی مەنعکە وەکووتم دروستکراوی هۆرمۆنەکانە ناچڕەڵ نییە بۆ چونکەمە تۆزێک هەرزانترە و تۆزێک بەدەسترە زووتر ئەگەیتێ و تقریبا عینەن ئیش ئەکا لە ئافرەتە گەنجەکانە بەڵام ئەگەر یەکیە گەورە بوو بێ لە تەمەنا و لە دەوری تەمەنی 38 بەرەو ژوور لێچووەوە نابێ بیخیتە سەر حەبی مەنع زیانی زۆرترە لە حەبی طبیعیەکەی کە خۆمان پێڵین جێگرەوەی هۆرمۆن یان HRT. بەڵێ سوپاس بۆ پرۆفیسۆر یادر دکتۆر سرۆ نەجمەدین کە ئینشاءالله بەم زوانەشوی بە پرۆفیسۆر لێسۆ پیرۆزە ئەمێنێتەوە سەر مەترسی و ماکەکانی چارەسەر بە جێگەگرتنەوەی هۆرمۆن کە دووبارە ویشمان لە ئینفۆگرافیکێکەوە باس کردوون وەک پێمان وتن هەموو بابەتێک ئەکرێت سوود و زیانی خۆی هەبێت چاو قاوەکە زۆر سروشتین دەکرێت کاریگەری لاوەکی و ماکی هەبێت چارەسەر بە جێگەگرتنەوەی هۆرمۆن جگە لە حەبی مەنع کە ئەوە ئەڵقەی داهاتوو ئینشاءالله باس لە بابەتەکانی مەنعەکەین بابەتی خۆی هەیە ماکی خۆی هەیە ئەو بابەتە ئەبینین و پاش ئەو دکتۆرداریان کە لاڵقەی پێشوو میوانمان بوو باس لەو چارەسەرانەکە کە لە دەرمانخانەکانە بەردەستن بۆ بەڕێزانی کە ئەچنە تەمەنی لێچوونەوە و نانوێت چارەسەر بە جێگەگرتنەوەی هۆرمۆن بەکاربێنن کە وەک هەمومان نەزانین بەکارهێنانی دەرمان بابەتێکە کە مرۆڤ مافیەوەی هەیە کە بڵێن نامێ بەکاری بێنم بەڵام هەندێک نیشانی وەک گەرمداهێزرانی لەش و بێتاقەت بوون کە لە خانمانان ڕۆدا لە پاش لێچوونەوە لەوانەیە بیانوێت ئەو نیشانانیان نەمێنێ هەندێک دەرمان هەیە کە لە دەرمانخانەکانە بەردەستە و پێویستی بە ڕەچەتەی پزیشکیش نییە ئەکرێ بەکاربێنەوە تا ڕادێک سەلامەتە دکتۆر داران باسی ئەوە ناکە ئەو گەڕەمە خزمەتان بۆ کۆتایی بەرنامەکە. مەترسیەکان و ماک و کاریگەریە لاوەچەکانی چارەسەر بە جێگرتنەوەی هۆرمۆن پێویستە و دەرمانانەی وەک چارەسەر بۆ جێگرتنەوەی هۆرمۆن بەکاریان لێکچووی تەواوی هۆرمۆنە سروشتیەکان بن و بەڵگەی زانستی تەواو هەبێت لەسەر کاریگەری و سەلامەتیان چارەسەرەکە لەژێر چاودێری پزیشکی پسپۆڕی شارەزا کارەکە ئەنجام بدرێت و بە شێوەیەکی وەرزی بەردەوام پشکنین بۆ دۆخی تەندروستی خانمەکە بکرێت گەرنا ئەم چارەسەرانە دەکرێت دۆخی تەندروستی بخەنە بەر مەترسیەوە و ئەگەری جەڵدەی دڵ و جەڵدەی دەماغ زیاد دەکەن جگە لەمانە هەندێک کاریگەری لاوەچی باوی چارەسەر بە جێگرتنەوەی هۆرمۆن بریتین لە دڵتێک هەڵاتن گازی ناوسک ئازاری مەمک لە کاتی دەستلێدانە سەرئێشە گۆڕان لە دەردراوەکانی زێ گۆڕانی مەزاج تێکچوونی بینایی جێژبوون خوێن لێچوونی نائاسایی زێ خەمۆچی لە دەستدانی یاد ئاوسانی دەست و قاچ میزکردنی زۆر بە ئازار و هەستکردن بە سووتانەوە تۆخبوونی ڕەنگی میز گرەی مەمک دەرکەوتنی پەڵەی ڕەش لەسەر ڕوخساریان پێست زەرد هەڵگەڕانی چاو و پێست ئازاری سکوگەدە هێڵنجدانەوە و ڕشانەوە بە بەردەوامی شەکەتی نائاسایی
تەمەنێکمانێ لە خانمانە کە پێوتە تەمەنی لێچوونەوە عادەتەن ئەم لێچوونەوەی سوڕی مانگانێ لە سەر و تەمەنی 40 ساڵەوە عادەتەن ینی نۆرماڵی ئاوا دروستە بێت حاڵەتەکانی ئەمە چۆنە پێش ئەمشتی یەکەم حاڵەتی یەکەم نیشانیەوەیە کە تێکچوونی سوڕی مانگانە دەست پێکات نەک یەکسەر ڕای ناگرێت مەسەڵەن ڕایەک ئەیوەسێنێت تەخیرە بێت ئاوا بێت لەوە دەست پێکات دوو بێهێزبوونە سووربوونەوەیە ئاڕەکردنەوەی شەوانە ناڕێکی خەوی شەوانە تێکچوونی لە مودە زووزووە گۆڕێ مەسەن جەوتە بێت ینی ئاوە شێوازە و وشکبوونەوەی دامێنی ئافرەتان خورینە سووربوونەوەی ئەم حاڵەتانەیە پێشتر لاڵقی پێشوا باسمان کرد کە هۆرمۆنە جێگرەوەکانمانەیە بۆم حاڵەتانە بەکاری من وەکو هۆرمۆنی ئیسترۆجین بەکاری بێنین کاتی ئافرەت تووشی لێچوونەوە ئەبێت خانمان تووشی لێچوونەوە بن بەڵام ئێستا هەنێن دەرمان هاتووە هەنێن دڕگاتووە کە ئاعشابن هێربەڵن بەکارێت بۆ ئەم حاڵەتانە و لەبری دەرمانە جێگرەوە هۆرمۆنیەکان و ئەو هێربەڵانە بوونە بلاکۆهۆشمان هەیە ڕێد کلۆڤەرمان هەیە جینسینمان هەیە ئیڤنین پرایمز ئۆیلمان هەیە کە پێکاتون لەم دەرمانانە هەمانە ئەتوانین بەکاری بێنین بە شێوازی بەکارێنانی عادەتەن ڕۆژانە حەبێکە یان دوو حەبە دوای ناخواردن بەیانیان ئێواران بە هەنێ شەریکات و کۆمپانیای جیاواز هەمانە ئەم بلاکۆهۆشە هێربەڵێکە خۆی پێکاتی ئیسترۆجینی تایە کەواتین توانین لە بەدیلی ئیسترۆجین بەکاری بێنین بۆ تەمەنی لێچوونەوەی سوڕی مانگانە و عادەتەن ئۆڤەر دە کاونتەر ینی ئەتوانین بەبێ ڕەچەتە سەرفیکەین و هیچ کێشەیەکی نیە بەڵام لە کاتەکانی سەرەتایە مەسەڵەن چەند ساڵی ئەوڵ چەند مانگی ئەوڵ کە تووشی ئەم حاڵ لێچوونەوە بێت ئەمان ناتوانین سەرفیکەین و هیچ کێشەیەکیشی نابێت و ئەم دەرمانەی کە هەمانە بلاکۆهۆش خۆی پێکاتوە لە فایتۆ ئیسترۆجین سەبستانسێکە لە ئیسترۆجینە ئەتوانین لە بری ئیسترۆجین توانین بەکاربێنین لە ئێستا تا ئێستا ینی ئەپڕوو نەکراوە کە سایدیفێکتەکانی وەکو ئیسترۆجین نییە ئەتوانین بە هەموو شێوازێک بەکاری بێنین و سایدیفێکتی کەمترە تا ئەم کاتە هیچ توێژینەوەیەک نییە کە سایدیفێکتێکی ئەوتۆ خراپی هەبێت بۆیە لێسەرشتا زۆربەی دکتۆرە ئافرەتەکانمان ئەم عیلاجانە ئەنووسن بۆ خانمان لە کاتی لێچوونەوەی سوڕی مانگانەیە. لە سەرەتای بەرنامەکەەوە یان لە سەرەتای هەردوو بەرنامەکەەوە کە بۆمان باس کردوون زۆر بۆمان گرنگ بووە کە کاریگەریە باش و ئیجابیەکانی ئیسترۆجین باس بکەین کە پێوترێ هۆرمۆنی مێینە یاخود هۆرمۆنی مێیەکی بەڵام ئەوەی کە زۆر گرنگە تێبگەینەوەیە کە ئیسترۆجین تەنها لە لەشی خانمانە نییە بەڵکو لە لەشی پیاوانیشە هەیە وەک لە هەردوو ئەڵلقەکەەوەمان باس کردن لە خانمان لە ڕێگەی هێلکەیەکی گەیەوە دەردەدرێت لە ڕێگەی لە پیاوانەوە لە ڕێگەی جوودەبوونەکانەوە دەردرێت بەڵام ڕێگەی تریشمان هەیە وەک چاوەڕێخانەکان و ئەمانی ترکە بە کەمتر ئیسترۆجین دەرێن ئیسترۆجین وەک لە پێشەکیەوە باسکردن وەکوم شەکرەوەیە تا موچێژێکی تایبەتەیە بە لەشی خانمان و بەزیندە چالاشەکان بەڵام ئەگەر بێت و ئیسترۆجین زیاد لە بڕی خۆی زیاد بکات لە ڕێگەی پرۆجسترۆنەوە بڕەکەی هاوسنگ نەکرێتەوە یاخود هەندێک جار لە ڕێگەی بەکارهێنانی نادروستی حەبەوە یاخود بە هەندێک کاریگەری هەندێک دەرمانی ترۆ ئیسترۆجین بڕەکەی زیاد بکە بابزانین چی لە لەشی مرۆڤ ڕۆدا بۆ نمونە لە ناوچەی مێشکە ئەگەر ئیسترۆجین زیاد لە پێویست زیاد بێ خۆی بە بڕەکەمەکەی مەزاج باشەکە شەکرە هاڕێت بۆی کە وەک وزە بەکاربێنرێ بەڵام ئەگەر بڕەکەی زۆر بێ ئەوە ئەبێتە هۆی دروستبوونی ئەگەری خەمۆکی و بێتاقەتی لە ناوچەی دەموچاوە زاد لە پێویست زۆربوونی ئیسترۆجینە بێتە هۆی سوربوونەوەی دەموچاو و لەشداهێزران و بێتاقەتی لە ناوچەی سنگ و مەمکە ئەبێتە هۆی ئەوەی کە مەمکەکان بەئاڵسن و هەروەها لە کاتی دەسێدانە ئازاریان هەبێ جگە لەوەش زیادبوونی ئیسترۆجین زاد لە پێویستی خۆی ئەگەری توشبوونی خانمان و پیاوانیش بە شێرپەنجەکانی مەمک و ڕەحم زیادەکە لە ناوچەی دەستەکانە و لە ناوچەی پەلەکانە دەست و قاچە ئەگەری هەڵاوسانی دەست و قاچ زیاترەکە جگەلەوە ئەکرێت بێتە هۆی ئەوەی کە کێشی لەش زیاد بکە و هەروەها زیاد لە پێویست زیادبوونی ئیسترۆجین دەکرێت بێتە هۆی دروستبوونی هەندێک جۆری لاسەر ئێشە هەم لە پیاوانە و هەم لە خانمانە لەبەرەوە ئیسترۆجین هەروەکو شەکر ئەکرێ بە بڕێکی کەم تام و چێژ با بە لەش بە ژیان بەڵام زیاد لە پێویستی خۆی مرۆڤ تووشی کۆمەڵێک نەخۆشی کۆمەڵە کێشە بکە لەبەرەوە ئاگاداری ئەو حەبوو دەرمانە من کە بەکارهێنن بە تایبەتی ئەوانەی کە بۆ قەڵەوبوون بەکارهێنن بۆ خڕبوونی دەموچاوە بۆ گەورەکردنی سمت و ئاگاتان لەو دەرمانە نەبێت کە ئەڵەن ئەمە 100% سروشتی و هیچ شتێکی دەستکردی تێدا نیە بەڕاستی ئەمانە
جێگەی پرسیارەکە ئەمەڵقێ باسی ئەوە ناکەین بەڵام میوانەکەمان زۆر بە جوانی باسی هەندێک دەرمانی کردکە بۆ چارەسەری زیبکە بەکارهێنرێت بەڵام لەلەوە دەکرێت بڕی هۆرمۆنەکان لە لەشی خانمانە تێک بدات و هەندێک جار لە تەمەنی گەنجی وەکو 35 ساڵیە خانمەکان لێ بچنەوە. خوایار بێ ئەڵقەی داهات و دووبارە لەسەر هۆرمۆنەکانی مێینە بەردەوامە بین باس لە ڕێگەکانی مەنعەکەین بەهۆی هۆرمۆنەوە کە حەبەکانی مەنع و دەرزی و پاچ و تاکو کۆتایەکەی باسەکەین هەتاو کاتە ڕێز و حرمەتی ئامادەکار و پێشکەشکاری بەرنامە و تەواوی ستافی هونەری و ئیداری دەستگای میدیایی کورسات قبول فەرمونون شەو شەوگارتان شاد خواتان لەگەڵ.